دوای بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی 10 حیزب و لایەنی تورکمانی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیاند کە ئەوان بایکۆتی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەن و ئەوەی بەرامبەریان کراوە نادادپەروەریە. ئێمە وەکو پارت و لایەنە تورکمانیەکان دووپاتی دەکەینەوە کە ئەو بڕیارانە کولتوری پێکەوە ژیان و گیانی یەکتر قبولکردنی نێوان پێکاتەکان لە کوردستاندا بەرەو لاوازی دەبات. لێرەدا ئێمە وەکو ئەو حزب و لایەنە تورکمانیانەی کە ئەم بەیاننامەیەمان واژۆ کردووە بڕیارماندا بە بایکۆتکردنی هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تا ئەو کاتەی سیستەمی کۆتای پێکاتەکان دەگەڕێنرێتەوە و پرۆسەی سیاسی و دیموکراسی دەکەوێتە سەر ڕێگای ڕاست و دروستی خۆی. شارزانی هەڵبژاردن باز لەوە دەکەن پێکاتەکان لە کوردستان نەیانتوانیوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی نێتەوەکانیان بکەن. بڕیاری بایکۆتیش بە بڕیارێکی هەڵە ناو دەبن و دەڵێن پێکاتەکان لە پەرلەمانی کوردستان دەیانتوانی بەشداری بکەن و لە بری 11 کورسی با چەند کورسێکیان هێنابووایە. بەداخەوە لە ڕابردوودا لە نێو پەرلەمانی کوردستان نوێنەرەکانیان نەیانتوانیوە وەکو خۆیان تەرەفگیری خۆیان بپارێزن و بتوان خاوەنی هەڵوێست و قسە و گفتاری خۆیان بن و پارێزبەندی لە مافەکانی خۆیان بکەن. بە بڕوای ما و وەکو خۆم هەڵوێستێکی نائیزابیەوە سلبی لەسەریان دەکەوێتەوە چونکە ئەوان تا ڕادەیەک لە دێر زەمانەوە لەم وڵاتە دەژین و خاوەنی پێگەیەکی خۆیانەوە پشگیریەکی مرۆیی باشیان هەیە وەکو پێکاتەکان لە هەرێمی کوردستان دەتوانن 11 کورسی نەهێنن بەڵام چەند کورسیەک کەمتر بهێنن بۆ ئەوەی دیفاع و پارێزگایی لە مافەکانی خۆیان پێ بکەن. هەرچەندە پێکاتەکانی تورکمان و کلدان و سریان و ئاشور و ئەرمەن لە ڕابردوودا ڕایانگەیاندبوو کە ئەوان بە لیستی سربەخۆ بەشداری هەڵبژاردن دەکەن و دەتوانن کورسی پەرلەمانی ببەنەوە بەڵام لە کۆتا هەڵوێستیان بڕیاری بایکۆتیاندا. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.